نەجمەدین غوڵامی قاسپەی هونەری کوردی و دەنگێکی تاسەشکێن و پڕ لە هیوا. خۆی دەڵێت حزبی نیم کەسێکی نەتەوەیم، بۆیە بەردەوام خەڵکی هاندەدا ببێتە پێشمەرگە. داوای لێکرا سرود بەسەر خومینی بڵێت، بەڵام ئەو ڕەتی کردەوە و بوو بە پێشمەرگە. دەنگەکەی لەو دەنگە دەگمەنانەیە کە ورەی دەدایە بەر پێشمەرگە و چەندین سرودیشی بۆ پێشمەرگە و کوردایەتی تۆمار کردووە. نەجمەدین غوڵامی ناوێکە سرودە شۆڕژگێریەکانی بەسن بۆ پێناسەکردنی، ئەو هونەرێکی پاک و جوان پێشکەش دەکات و تێکستەکان بە جۆرێکی وەها دەهێنێتە زار کە گوێگر ویست بکات چەندباری بکاتەوە. عزیزم وەرە لام تۆ ژیانیە، تۆ ژیانی دڵی کامرانیە، لە دەردی دڵم باشە زانی، ساوەرە نەخۆشە چاوەڕوانی، یار چاوەڕوانیە. ئەو بە گۆرانی نامەکانت لەگەڵ عاشقان بێدار دەبێت و تێکستەکەی شەهرام قەدیمی تێکەڵ بە سروشت و قەولی عاشقان دەکات. حاڵی من خاسە بە قوربان نامەکانتانەکێ، چاوەڕێتم وەک هەمیشە قەولەکانتانەکێ، دێکەنینێن وەک شەماڵە باغی دڵ ئاوانەکە، ئەم بەهارە چۆن نەهاتی لێوەکانتانەکێ. نەجمەدین غوڵامی لە نەورۆزی ساڵی 1958 لە شاری سنە لە گەڕەکی گوڵشان کە یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی سنە و لە بنەماڵەیەکی هونەردۆست و هونەرمەندا لەدایک بووە. هەر لە منداڵیشەوە خولیای گۆرانی وتنی هەبووە و لەژێر کاریگەری گۆرانیەکانی باوکی و مامیدا کە هەردووکیان دەنگخۆشی سەردەمی خۆیان بوون چووەتە ناو دنیای هونەرەوە. بە هاوکاری هونەرمەندی مەزن عەباسی کەمەندی لە کۆشکی لاوانی سنە یەکەم بەرهەمی خۆی تۆمار کردووە. لە تەمەنی 18 ساڵیدا و پێش ڕووخانەی سیستمی پادشایەتی دوو شریتی کە کۆمەڵێک گۆرانی سۆزداری لەخۆگرتووە بە شێوازی جاز لە کۆمپانیای ئاوەنگ لە شاری تاران تۆمار کردووە و بڵاوی کردووەتەوە. لەگەڵ دەستپێکی شۆڕشی گەلانی ئێران بەنهێنی چەندین سرودی شۆڕژگێڕانەی لە شاری سنە تۆمار کردووە کە لە ماوەی خەباتی ڕزگاری خوازنەی کورد دژ بە کۆماری ئیسلامی لەسەر زمانی خەڵک و پێشمەرگە و گەنج و لاوان بوون، کاریگەری و دەنگدانەوەیەکی زۆریان هەبووە. دوای ڕووخانی سیستمی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران، هونەرمەند نەجمەدین غوڵامی داوای لێ دەکرێت سرود بەسەر خومینی بڵێت، بەڵام ئەو ڕەتی دەکاتەوە و چەکی پێشمەرگایەتی دەکاتەشان و تێکەڵ بە بزوتنەوەی سیاسی دەبێت. ئەو هونەرمەندە مەزنە لە یەکەم گۆرانی بێژانی کورد بووە کە سرودی شۆڕژگێڕانە و گۆرانی نەتەوەی وتووە کە بوونەتە وێردی سەرزمانی خەڵک و پێشمەرگە. جگە لە کۆنسێرت و بەرنامەی تەلەڤیزیۆنی و ڕادیۆییەکان زیاتر لە 25 CD و ئەلبومی بڵاو کردووەتەوە و نزیکەی 15 بەرهەمی تری بڵاو کردووەتەوە. کاتێکیش لە شاخ بووە لەگەڵ هونەرمەند ناسڕی ڕەزازی گروپی بانگاوازیان دروست کردو، سرود و گۆرانیەکانیان تۆمار کردووە. هونەرمەند نەجمەدین غوڵامی پێش ڕووخانی سیستمی پادشایەتی لەگەڵ کچە خاڵی خۆی بە ناوی خات و شەرافەت خالیدیان ژیانی هاوبەشی پێکهێناوە و بەرهەمی ئەو ژیانە هاوبەشیان دوو کوڕە بە ناوەکانی هێژا و هێرش
دوای 8 ساڵیش داوای لێ دەکرێت بگەڕێتەوە ئێران، بەڵام ئەو ڕەتی دەکاتەوە و دەڵێت لەبەر ترزنا، بەڵکو لەبەر باوەڕی نەتەوەیی تاوەکو کوردستان ئازاد نەکرێت ناگەڕێتەوە. هونەرمەند نەجمەدینی غوڵامی لە ئێستادا لە وڵاتی سوید لەگەڵ خێزان و منداڵەکانی ژیان دەگوزەرێنێت و بەردەوامە لە کاری هونەری.